بەڕێزان سڵاو یەکێک لەو پێشمەرگە و سەرکردانەی کە دامەزرێنەر و داینەمۆی شۆڕشەیەک لە دوایەکان بووە هەم لە شۆڕشی ئەیلول و هەم لە شۆڕشی نوێدا وەک سەرکردەیەکی دیاری سیاسی و سەربازی دەرکەوتووە عەلی عەسکەریە. ئەو هەر لە سەرەتای لاوێتی و لە تەمەنی 18 ساڵیەوە تێکەڵ بەکاری سیاسی و کوردایەتی بووە و لە مێژووی خەباتی سیاسیدا بە چەندین وێزگەی گرنگ و جیاواز و هەستیاردا تێپەڕیوە. سەرەتا لە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستانەوە و دەست پێ دەکات و ساڵی 1956 شەرەفی ئەندامەتی لە نێو ڕیزەکانی پارتیدا پێ دەبەخشرێت و وەک یەکەمین خوێندکار لە ساڵی 1957 دەکرێتە ئەندامی لیژنەی ناوچەی کەرکووک لە کۆنگرەی چواری پارتیدا، دەبێتە ئەندامی کۆمیتەی ناوەندی و لە کۆنگرەی پێنجەمیشدا بە ئەندامی سەرکردایەتی پارتی هەڵبژێرێت و لەگەڵ هەڵایسانی شۆڕشی ئەیلولدا عەلی عەسکەری یەکێک بوو لەو پێشمەرگانەی لە ناو گەرمەی دەنگ و باس و ڕووداوەکانی شەڕی پێشمەرگەدا ناوی ئەو لە ناو سەرکردە دیارەکانی ئەو ڕۆژگاری شۆڕشدا بوو. ئەو یەکێک بوو لەو 50 کەسەی کە ساڵی 1960 داوای مۆڵەتی ڕسمی پارتیان کرد لە وەزارەتەکەی عەبدولکەریم قاسم. ئەو هەمیشە لە نێو کێشە و ناکۆچی و هەڵچوون و داچوونەکاندا میانگیری دەکرد و یەکێتی ڕیزەکانی گەل و ئاشبوونەوە و ڕێخستنەوەی ڕیزەکانی شۆڕش یەکێک بوو لە دروشمە گرنگەکانی ژیانی ئەو. بەڕێزان، بۆ قسەکردن لەسەر کەسێتی عەلی عەسکەری و مێژووی ژیانی سیاسی و خەباتی ئەم سەرکردەیە و پێگەی سیاسی و نیشتمان پەروەری و هەڵوێستی سیاسی لە ململانێنەی خۆیەکان و هەرسی شۆڕشی ئەیلولدا ڕوودا و مێژوو بە پێویستی زانی میوانداری بەڕێز سەبیحە شێخ جەلال هاوسەر و هاوخەبات و هاوڕێی مناڵی پێشمەرگە و سەرکردە عەلی شێخ عەبدوڵڵا ناسراو بە عەلی عەسکەری بکات. سەبیحە خان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سوپاس دەکەم و سوپاستانەکەم بۆم هەلێ بۆ منتان ڕەخسان. خۆشحاڵ بووین بە ئامادەبوون. ئەمەوێ بە وتەیە دەست پێ بکەم دەوترێت لە پشتی هەر پیاوێکی مەزن و گەورەوە ژنێک ئامادەی هەیە، ژنێک بوونی هەیە. سەبیحە شێخ جەلال وەک هاوسەر و هاوخەبات و هاوڕێی مناڵی عەلی عەسکەری کێ و دەکرێت خۆت بە بینەران بناسیینی؟ بەڵێ، من سەبیحە شێخ جەلالی شێخ عوسمان خەڵقی گوندی سەرگەڵوم لە بنەماڵەی شێخانی سەرگەڵوم. من و شەید عەلی عەسکەری خاڵۆزا و پورزایەچین. ئەو من خاڵۆزای ئەوم، ئەو پورزای منە. و لە ساڵی 59 ئێمە هاوسەرگیریمان پێکێنا لەگەڵ شەید عەلی عەسکەری. ئێمە گوازرامەوە تەبیعی بۆ کەرکووک. لەوێ عەلی کوڕێکی چالاک و ژیر بوو لە خەبات و لە کوردایەتی و لە هەوڵدان بۆ ڕیزی خەباتی لە گەلەکەی. سەبیحە خان ببوورە بەر لە گواستنەوەت لە دەرەوەی خزمەتی چۆن لەگەڵ عەلی عەسکەری یەکتریتان ناسی؟ ئەگەر ئەو ڕۆژگارە لەبیر بێت شتێک. عەلی عەسکەری تەلەبە بوو لە ماڵی باوکم دەیخوێن لە سەرگەڵوو. لە سەرگەڵوو بەڵێ. منیش مناڵ بووم کە عەلی لەوێ خوێندوێتی. هەر بەهین منی زۆر خۆشەویست عەلی. دائیمە وەکو مناڵێک هەر لە باوەشیا بووم. ئیتر کە دایکی ئەمری خواکە، دایکی عەلی ئەمری خواکە و لە کەرکووکە بێ، ئەو ماوەیەک لەوێ خوێندی تر چۆ بۆ کەرکووک لەوێ دەیخوێن. تر کە دایکی ئەمری خواکە پورێک کەم ژنی شێخ عەبدوڵڵای خانەقا ئەڵێ عەلی با ژنێکت بۆ بێنین دایکت نەماوە و بۆ خۆت دامەزرێ و ناکرێ گەنجێکی هەل ئەوە بە زگورتێتی بمێنێ. ئەی ژەڕە پورێ، من وەختی ژنم نێ و ژن ناهێنم و ئەڵێ با بڕۆڵە ئیلا ئەو ساش تۆ زەختی عایلەوی هەبوو بەسەر خەڵقا، ئیلا ئەبێ ژن بێنی کوڕی خۆم، نابێ ئەوا دانیشی. ئەی ژەڵێ ئاخر کەس نییە من بەدڵم بێ، یەک کەسە، ئەویش مناڵە بە دڵی خۆم کە دام نابێ لە دڵی خۆمە یەک کەسەیە، ئەویش مناڵە ناتوانم. ئەویش دەڵێ دەبێ پێم بڵێ چێیە. ئەڵێ بەخوا پورێ سەبیحی خاڵمە، بەڵام مناڵە، ئەو وەختی شووی نییە. من 14 ساڵ بووم. ئیتر کە ئەوە بێ پوریش مەڵێ نا قەیچێکا بۆ مناڵ نییە. من کاغەزە نووسم بۆ جەلال، برایە بێ باوکم، کاغەزە نووسم بۆ جەلال دایکتی زۆر خۆشویستووە، چکە دایکی عەلی باوکم بەخێو کردو کە دایکی مردووە. ئیتر کە کاغەزە نووسێەوە باوکم، باوکیش مەڵێ من هەموو مناڵەکانم مەکەم بە قوربانی گۆڕەکەی باجیم، نەخوازە کچێک. کچیە من ئەگەر
کوڕێک بازیم دا بمەزرێ و بە کچێکی من پێشکەش یەکەم و بۆ خۆم بە چاو بۆیە بم. زۆر باشە. دواتر لە ساڵی 59 ئێوە دوای گواستنەوە دەچنە کەرکووک. بەڵێ. دەوترێت سەبیحەی شێخ جەلال وەک هاوسەر و هاوخەباتی عەلی عەسکەری لە تەمەنی 14 ساڵیەوە ئیدی تێکەڵ بە دنیای سیاسەت و ئاواری و تەبعید و دوورخستنەوە و کێشەی سیاسی و ململانێکی زۆر ئەبێت. ینی هاوکات تۆ لەگەڵ عەلی عەسکەری ژنە پێشمەرگەیەک بووی کە بەشداری خەبات بوویت. چۆن ژیانی سیاسیتان دەستی پێ کرد؟ ئێمە لە ئەوڵەوە عەلی عەسکەری هەر لە سیاسەتا بوو. بەڵێ. لە سیاسەتا بوو ئێمە کە تازە شوم پێکرده بوو سەرەتای شۆڕشی کوڕم شۆڕش جێڕی ناوە نۆبەرەمە لە پێش ساڵاوە ئەو چل شەو بوو لە دایک بوو یعنی ئەوە هیچ خەبات هەبوو ئێمە هاتوچێ خەباتمانە کرد و عیشی سیاسیمانە کرد و من لە ئافرەتان و ئەو لە هین یەکێتی قوتابیان و بەڵێ ئەو لە قوتابیان و من لە هین و ئەو کادیرێکی چالاک بوو دەڕۆشتە بۆ گەرمیان و بۆ دەچوو بۆ دەوری کەرکووک و قەڵاسێ و کەو لە هەمووی هەر خەریک بوو. بەڵێ پێما بێ ئەو کات خوێندکاری ناوەندی بۆ لە کەرکووک. بەڵێ بەڵێ خۆی تا ئەو ساحدا پێنج سانەوی هەبوو. دوای دەچوویە کولیە. ئێتر لە دوو کولێش قبول کرا لە کولیە عەسکەری و لە حقوق حیزب نەیهێش بخوێنێ. ئەوەی کاری سیاسی. کوتیان ئەبێ کاری سیاسی بکەیت تۆ چالاکی نانهێش بخوێنێ. ئەتر کە ئەوە هەر خەریک بوو لەوەیە ئێمە کە شۆڕشمان تازە 2 مانگ بوو شۆڕ لە دایک بوو قومبەلەیەکیان بۆ داناین. قومبەلەیەکیان بۆ داناین ساڵی 59 بوو. ساڵی ئاخیری 59 کۆتایی 59 کۆتایی 59 قومبەلەیەکیان بۆ داناین خۆشبەختانە لە قومبەلەکە هیچمان لێ نهات هەموو دەوری ماڵەکەمان. چێ بوون سەبیحە خانم وەکوی بیرت بێت چێ بوون ئەویان کرد بۆچی وایان کرد؟ ئێمە عەلی مرۆڤێکی چالاک بوو لە خەباتیان. ئەو ساژ ململایەنەیەکە بوو لەگەڵ تورک و تۆرانیەکان پیانە گوت هەچەند تورک ئێمە بەعزێکیان خزممانن کە ژنمان لێ خواستون نەن کوشتمانی ئێمە دەگەڕێتەوە بۆ دوور ئێمە تورکن بەعزێ نانکمان بەس لەگەڵ تۆرانیەکان و لەگەڵ ئەمانە ئەوەنێ ململانێ هەبووە کورد و تورک و ئەمانەوەکو لە هەموو سەرەتێکار هەیە ئەم شتانە. ئیتر ئەویش زەلامێکی چالاک بوو قبولی ناکرد ئیهانەی تەلەبەیانە کرد لە مەکتەب هینیانە کرد عەلی بۆی قبول ناکرا خەڵک نەیەتوانی تۆزە حیسابێکیان بۆ کرد بەهۆی خانەقا و شێخانی خانەقا ئەوەش کە ئێمە عایلەی خانەقاشین. ئیتر بەوەوە تێکەڵاوی ئەوەش بوو خەڵک حیسابێکی کەی بۆ کرد چۆنێ بێ بۆ خۆشی کوڕێکی زیرەک و ئازا بوو لەمەوە خۆشیان ناویست. ئەمە هۆکاری ئەو بوو ئەمە هۆکاری ئەو بوو کە قومبەلەکەیان بۆ داناین. زۆر باشە. نەشرۆم سەفاڵێ عەلی عەسکەری کوڕی شێخ عەبدوڵڵا و برازای شێخ عەبدولکەریمی شەدەڵێ و سەر بە مەزهەبی حەقن. بەڵێ شێخ عەبدوڵڵای عەسکەر پێیان کتۆ شێخ عەبدوڵڵا. بەڵێ. کابرایەکی زۆر ساحب قۆناغ و بە شەوکەت و ساحب قۆناغ و دەسەڵاتدار بووە. برای گەورەی شێخ عەبدولکەریم و مامە ڕەزا و هەموویان بوو. بە دەسەڵاتدار بوو لە مەنتیقەکەیە خۆشەویست بووە مامان بڵا هەتا کە چۆ بۆ سەفەر ڕۆیوە لەم دێ بۆ ئەو دێ دەنجی تەپڕەکەی تەپریان بۆ لێدا کە سوارە بوون تەقریبەن 500 سواری لەگەڵ بووە کە لەم دێ بۆ دێ ڕۆیوە کە تەپریان لێداوە کتویانەوە مامان بڵا بەڕێکەوە داخوا چێ بۆ سەردانی کوێ چێ بۆ کەرکووک چێ بە سلێمانی بۆ کوێ وا دەنجی تەپڕەکەی دێ. ئیتر مامە عەبدوڵڵا ئەمەندە پیاوێکی بەهین بۆ وەختی خۆشی لە شۆڕشی شێخ مەحموودیشا زۆر یارمەتی شێخ مەحموودی داوە هەتا لیرەی خستۆتە ناو پێڵاوەوە دای کوتاوە لە پێڵاوی پیاوەکانە و بۆ شێخ مەحموودی نەمری ناردووە مامە عەبدوڵڵا. مامە عەبدوڵڵا قۆناغێکی زۆر هینە بۆ وەختی خۆی جەعفەر پاشا هاتۆتە لای مامە عەبدوڵڵا ناردوێتی لە ئێران هەتا چەقۆ و چەتاڵ و پەچەتە هەبووە ئەو ساپیانە و پەچەتە ئی ئاوریشم و چەقۆ و چەتاڵی زیوی بۆ هاتووە بۆ جەعفەر پاشا لەم بەرکە
قاوایانە کوتا هینێکیان هەبوو دەست و ئاوانێک ئەوەندە گەورە کە قاوایانە کوتا لەو بەری پۆگد و ئەوە هەموو گویان لە دەنجی قاوەچیەکە بوو کە دەستکەکەی لە ئاوانەکە دەدایەوە. بەڵێ کاگنشۆم سەفاڵێ لە شعبڵای باوکی علی عسکەری یەکێک بوو لە لایەنگرانی شۆڕشی شێخ محمودی مەلیک ینی لەوێش هاوکەری هەبوو باوکی علی عسکەری لە بەشداری لە شۆڕشی شێخ محمود کردو. عەرزم نەکردی من خۆ من ئەوسا من مناڵ بووم نازانم بەس وەکو بۆیان جێڕاومەوە سوبراکانم جێڕان کاک عەبدولقادروان جێڕاوێنێتەوە خەڵقی دێیەکە جێڕاوێنێتەوە لە خەڵقم بیستۆ کە مامە بڵا ئەوای کردو منی لەسەر زار و دەمی ئەوانەوە قسەکە جێڕمەوە بەس باوکم وانش کە بەحسیان کرد مامە بڵا چەند پیاوێکی بە شەوکەت بۆ چۆن بۆ چۆن باز لە هەڵوێست و چالاکیەکانی علی عسکەری ئەکرێت لە ئەو دەمی کە لە کەرکووکە بێ کە خوێندکاری ناوەندیە بێ دوای ئەوەی کە لە ساڵی 57 شەرەفی ئەندامێتی لە پارتی وەرەگری و دواتر ئەبێتە یەکەمین خوێندکار کە بە لێپرسراوی لیژنەی ناوچەی کەرکووک هەڵەبژێرێ کۆمەڵێک هەڵوێست و دیاردەی هەبووی شێک لەوانە عەبدولستار تایر شەریف ئەڵێ ئەو کاتێک کە حکمی پاشایەتی ڕژێمی پاشایەتی نامێنێ لە عێراق و سەردەمی کۆماریەکان و عەبدولکەریم قاسم بێتە پێشەوە سەرژمێریەک لە کەرکووکە کرێت بۆ جیاکردنەوەی خەڵکی کورد و سەرژمێریکردنی کورد و عەرەب و تورکمان. ئەڵێ لەو سەرژمێریە هەندێک لە فەرمانبەرە تورکەکان ویستویانە هەندێک لە خێزان و خانەوەدە کوردەکانی بناوی تورکمان و تۆمار کردووە. علی عسکەریش ئەمەی قبوڵ نەکردو لەگەڵ چەند هاوڕێیەکە سکاڵای لەسەر فەرمانبەرە تورکەکان تۆمار کردو. دواتر ئەڵێ علی عسکەری ڕۆڵی گرنگی هەبووە لە هەڵایسانی شەڕ لە نێوان عەرەبە ناسیۆنالیست و تورکە ناسیۆنالیستەکان و لەگەڵ کووردا لە 14 تەموزی 59 لە یادی ئەو شۆڕشە کە کورد و تورکمان شەڕێکی گەورەکەن. ئەڵێ علی عسکەری یەکێک بوو لە پیاوانی کە هەڵساوە بە هێورکردنەوەی ئەو بارودۆخە جگەلەوەی ئەم پیاوە لە لە لافاوەکەی 57 سلێمانیا هاوکاری و قەرەبوو بە بڕی 470 دینار کۆکاتەوە بۆ خەڵکی سلێمانی. ئەم هەڵوێستانەی علی عسکەری تۆ چۆن ئەبینی لەو کاتەیە؟ من لە کاتی شەڕی تورکمان و هێنا عەرەب و تورکمان و ئەوە کە دەستی پێکرد من تازەشم پێکرد. ئەمە شەڕێکی زۆر قورس و خراپ بوو خەڵکیانە کوشت و عەلی زۆر پێی ناخۆش بوو هەتا چوون بووە نامەوێت ناوی حیزبەکان بێنمیتر چەند حیزبێک لە زدی ئاغا و هین بوون بە حیسابەمە ئاغا و دەرەبەگن و نازام چین ئەوە ئیتر شەڕێکیان دروست کرد و قسمێک لەوانە خەریب و بچنە سەر ماڵی باوە سەید و بچنە سەر هین و خەڵکیان ڕاکێشا و تاڵانیانە کرد و دوکان و موکانی خەڵقی هینیان تاڵانە کرد. علی عسکەری ئەم هەڵوێستەی زۆر پێ ناخۆش بوو. ئیتر چوو بووە ئەوسا مەقڕی خەباتە بوو لەگەڵ کۆمەڵێ برادەر و هین و هەوڵیاندا کە نەهێڵن بچنە سەر ئەو ماڵانەی کە ساحب خۆناغن و هین و ئیهانیان کەن و سومعیان بشتێن و بە شتێکی ناشیرن و هیچ کە نەهێڵن ئەو خەڵقە بە هەوەس بکوژرێ و خەڵک تاڵان کرێ و دووکان و ماڵی خەڵک ببردرێ و هەتا کابرایەک بۆ ئێمە جێڕایەوە کوتی سەعاتم هەبوو گوتی دەهاتن تاڵانی دوکانەکەیان کردم گوتی هەرە گوتی عاشە زەعیم عەبدولکەریم گوتی هەمووی خستە ژیرفانی و ناو قاپوتەکەی و ژیرفانی سەعاتەکانم هەمووی وتم هیچم بۆ من نەمایە و نەمێرا هیچ بڵێم منیش لە تاوە وەکو ئەو کتم عاشە زەعیم عەبدولکەریم گوتی منیش بۆ خۆم هیچ کە نەبێ نەختێکم خستە باقەڵم نەختێکم بۆ مایەوە لە سەعات و شتەکە. اینجا عەلی ئەم هەڵوێستانەی کە دە 20 و هین بوو ئیتر شێت بوو چوو بۆ خەبات و لەوێ لەگەڵ برادەرەکانی و تۆزێ وەزعەکان هێوڵ کردەوە و نانهێژ ئەو وەزعاوا بمێنێتەوە و دامرکایە و خەڵقەکە هین بوو. دەوترێتە لەو ساڵانەیە علی عسکەری ئاهەنگێکی گەورە بوو نەورۆز سازەکە لە ساحەی شەریکە لە گوندی گۆپتەپۆ عەسکەر هاوڕێی خوێندکارەکانی داوەتەکە و هەموو پێداویستی ئاهەنگەش خۆی دابینێکە. ئەگەر بیری ئەو ڕۆژگارت مابێت چۆن توانیان لەو کاتەیە؟ ئەوە من ئەوسا شوم پێ نەکرد بوو بەر لە خۆناغی بەس لە بەر لەوە بەس کۆمەڵێ برادەری بۆ کۆبوونەوە شت دەکەن بە بیانووی سەیرانەوە هەمویان داوەت دەکا و کۆمەڵێ ڕەفیق قوشتی و زۆرە بن
هەتا لە ڕسمەکانیشا لە کتێبەکە تایەتی چەند ڕسمێکی تایەکەری ئەو ئاهەنگە ئێتر دەچنە عسکەر علی پسکۆلیش با بڵێن غینی پێکردووە کاک علی پسکۆل شارەتی پێداوەکە گردیەکە لە عسکەر پێڵێن گردی نەورۆز علی لەوێ نەورۆزەکەکەنەوە ئیتر دوای دەچن بۆ گۆبتەپە و لەوێ ئاهەنگە جێڕن و لایئین و ئەو گردە ناوەنێن گردی نەورۆز ئەوە دواتر باسی گردی نەورۆز دەکەین دەوترێت هەر لەو ساڵانەیە بووە 56 و 57 و 58 کە علی عسکەری ئاشنا بێ بە جەلال تاڵەبانی و دۆستایەتیان چۆن یەکتریان ناسی تاڵەبانی و علی عسکەری من لە زاری مامجەلال گوێم لێ بووە خۆی باسی بەڵێ فەرمووی ڕۆژێ چاندانیشت بووم لە دوکانی حەمید باتاسی لە قۆرێ هینی هەبوو دوکانێکی هەبوو حەمید باتاسی بە ڕەحمەت بێ کابرایەکی زۆر چالاک بوو زۆر کابرایەکی کورد پەروەر بوو هەتا بەم ئاخری گۆشتی ناخوارد دەیگو پێشمەرگە گۆشت ناخوا من چۆن لە ماڵێ دانیشم گۆشت بخۆم شتی هینی ناخوارد یعنی دەریۆشی کورد بوو حەمید باتاسی چەند جار چەقۆشتیشان لێدا فەقیرە لە کەرکووکینیان کرد جا دوکانێکی هەبوو سەوزەیە فرۆشت مام جەلال دانیشێ لەوێ عەلی وەرناگرن دەڵێن منداڵی تۆ لە حیزبی پارتی وەری ناگرن دەڵێن تۆ مناڵی جارێ وەختی ئەوە نیێ و هەر هاتوو چۆوە کاو دەچێتە لای کاک حەمید باتاسی و دێ و دەڕوا و دوایی دەچێت بۆ دوکانی کاک حەمید مام جەلال لەوێ دانیشێ ئەڵێ کاک حەمید لەکوێیە مام جەلال یەکتر ناناسن ئەڵێ وڵات تۆزە ڕۆشتە دەرێ سادێتەوە هەر ڕاوەستێ نایەتەوە دوای عەلی دەڕوا دەڵێ دە باشە من ئەگەر وا ڕووم خوا حافیز مادام لێرە نییە مام جەلالیش پێڵێ دەوەرە بڵێم چێ هات ئەگەر هاتەوە ئەویش دەڵێ بڵێ عەلی عەسکەری ئەڵێ کە دەڵێ عەلی عەسکەری وتی بانگم کرد وەرە وەرە من لە ئاسمان لە عەرز بۆ دەگەڕام تۆ لە ئاسمان بۆ دەگەڕام لە عەرز بەردەستم کەوتی وەرە وەرە کوتی تەماشام کرد لاوێشی جوانی قۆزی کەڵەگەتی باریک و هاتوو منیش کوتمەوە تۆی نایە قوبوڵت ناکەن لە بە ئەندام لە پارتیە ئەوە لە ئێستاوە قوبوڵ کرای ئەلەوە مام جەلال بخۆی بۆ منی جێڕایەوە لەوە یەکتریان ناسی لە ساڵی 56 و 57 کە ئەو کات علی عسکەری لێ ڕێکخراوێکی تی قوتابیانی کوردستانەوە دەست بەکاری سیاسیەکە ئەم ڕێکخراوە لە 53 مام جەلال سکرتێریە بێ لە بەغا دروستە بێ ئەم ڕێکخراوە خوێندکاریە دواتر چۆن علی عسکەری ئەبێتە پارتی ینی چۆن پارتی بوون هەڵەبژێرێ یعنی بۆ نابێ بە حیزبی شوعی مەسەلەن لەو کاتەیە مەسەلەن حیزبی تر هەبووە مەسەلەن آخر حیزبی لە ئەوڵەوە ئەو بیر و باوەڕی پارتی هەبوو بەڵێ هەل لە ئەوڵەوە هینی بۆ حیزبی شیوعی ناڕۆی بەڵێ سەلاح خرسان لە کتێبی تەیارات سیاسیە فی کوردستان عێراق باسی ئەوەکە کە علی عسکەری یەکێک بوو لەو 50 سەرکردەیی کە لە ساڵی 1960 داوای مۆڵەتی ڕسمی لە وەزارەتەکەی حکوومەتەکەی عەبدولکەریم قاسمەکەن بۆ پارتی بەڵێ ئەو یەکێک لەو کەسانی کە مۆڵەتیان بۆ پارتی وەرگرت بەڵێ ئەو کە مەلا مستەفاشیان هێنایەوە هاتن ئیتر زۆر بەهینەوە هەمویان چوون بەرەو پیری ئەوە کە حیزبی بەڕسمی لە هین بکرێتەوە مۆڵەتی سیاسی بدرێ بەهین و مقڕی خەباتیان کردەوە و مەلا مستەفایان هەڵبژار بە سکرتێر و هەتا مەلا مستەفا مانع بوو دەیگوی قەت نابم بە سکرتێری پارتی من قبولی ناکرد قبولی ناکردی تر ئەوان هەر بە زۆری کوتیان هەر ئیلا هەرەبێ ڕئیسمان بی زۆر پیان خۆش بۆ سامەلا مستەفایان خۆشەویستە یعنی هەمووی خۆشیانێ زۆر جاران خەڵک بە نەوعێک تەماشای سەرکردەکانی خۆی و چاوەڕێی شتی باشی لێکردگەورەی لێکردن لەبەر ئەوە هەموو پیان خۆش بوو سەردانەوێنن بۆ مەسوولەکانی خۆیان بۆ خەڵکانی گەورەی خۆیان ئیتر بە زۆر قەناعەتیان پێ کرد و کردیان بە ڕئیسی پارتی و سکرتێری پارتی و هەڵیان بژارد و ئیتر مقڕی خەبات کرایە و ئێمە زۆر علی نەشاتێکی زۆری هەبوو لەگەڵ برادەرەکانیەکیانەوە جەعفەر عەبدولواحید و خالید درێر و مستەفا کرێکار هەبوو ئەمانە هەر زۆر
ئەوسا مەلا عەبدوڵڵا و جەلال کەریم و مامۆستا جەلالیش هەبوو ئەویش ئەو مامۆستا عەباس و تر ئەمانە هەمووی عەبدولخالیق و نوێرەدین و ئەمانە هەمووی زۆر چالاک بوون خوا ناگرێ لە هێنا لە ئایاری 1960 عەلی عەسکەری لەبەر لێهاتووی خۆی لەبەر چالاکی ئەو لێهاتی خۆی دەکرێتە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. پاشان لەلایەن پارتیەوە گوێژرێتەوە بۆ مووسڵ و 9 مانگ لەوێ ئەمێنێتەوە. دەوترێت لەو کاتەیە فەرمانی گرتنی لەلایەن ڕژێمی ئەو کاتی حکوومەتی ئەو کاتی عراقیەوە بۆ دەرەچێت. ئەگەر بکرێت باسی ئەو 9 مانگەی کە لە مووسڵ ئەمێنەوە و دواتر بۆچی فەرمانی گرتنی دەرەچێت؟ ئێمە حکوومەت بەهانەی بە کورد دەگرت و خەبات داخاو مقڕی خەبات داخاو ئەویش لەوێ بەرپرسی خەبات بوو لە پێنجی پارتی لە مووسڵ ئەیترە چن بۆ بەعزێ مقڕیان داخست بوو لە گەلێ شوێن ئی مووسڵ مابوو ئێمە ماڵمان لەوێ بوو ئەوسا هەر شۆڕشمان هەبوو لەگەڵ ماڵی ئەسعەد شێخ بزەینی خانوویەکمان گرت بوو یەکەوە لە پێشان مەلاماتۆر مەسوولی ئەوێ بوو دوای عەلیان نادەوێ ئەنجا ئێمە لەگەڵ ئەسعەد شێخ بزەینی هەبوو لەگەڵ ئەوان خانوویەکمان گرت بوو لەوێ بووین ڕۆژیشان هاتەوە ماوەی تەقریبەن 8 مانجێک لەوێ بووین ئەیتر ڕۆژیشان هاتەوە کوتی سەبێ تەمبەڵێ کوتی من ئەبێ بڕۆم کوتم بۆ هەر یعنی تۆزێ بە شڵەژاوی هات گوتی ئێستا لە خەبات بووم حکوومەت هات بمگرێ ناسیم نەگیرام دەچن لە مقڕ لێ پرسن لە مقڕی خەبات ئەڵێن کۆ عەلی عەسکەری ئەوان ژزان شتێک هەیە ئەڵێن لێرە دەرچوو ئەوان ئەڵێن دەرچوو سا حکوومەتیش ئەوەندە تەشدیداتی ناکرد دەرچوو ئیتر ئەوان دەگەڕێنەوە عەلی دەهێتەوە ماڵێ ئیتر هەر بەو ئێوارەیە ڕێخستن و شتیوە سەیاریان بۆ حازر کرد و ڕۆشت و چووە منتیقەی بادینان. باشە کاتێک ئاچێتە بادینان ساڵی 61 لە کۆتایی 61 دەبێت لە پیشاوی پارێزگاریکردن لە ناوچەی بارزان. بەڵام بەڕێز مەسعود بەرزانی لە کتێبەکەی خۆی لە کتێبی بستن و ڕزگاری خوازی گەلی کورد باس لەوە کە ئەڵێ عەلی عەسکەری بۆ حەسانەوە و حەوانەوە هات بۆ بارزان و بادینان بەڕاستی بۆ حەوانەوە چوو بوو؟ وەڵاهی باوەڕ ناکەم عەلی عەسکەری پێویستی بە حەوانەوە هەبوو بێت لەوێ بحەوێتەوە نازانم کاک مەسعود بۆ خۆی ئەو کتێبەی دەرکردووە ئاگای لێتی یان ئاگای لێ نێ ئەو کتێبە دەرکراوە بەڵام وا بزانم باوەڕ ناکەم ئەو شتی وا بڵێ بە عەلی عەسکەری کە ئەو بۆ حەوانەوە چوە چونکە یەکێک خێزانێکی هەبێ یەک مناڵی هەبێ چاوەڕێ مناڵی دووهەمیش بکە ژنێکی گەنجی 17 ساڵ 17 ساڵ بەجێ بێڵێ بڕوا بۆ حەوانەوە ئەگەر ڕوحی کوردایەتی و شتێک پاری پێوە نەنێ لەبەر خاتری شەرەف و پارێزگاری شەرەف و کەرامەتی میلەتەکەی و خاکەکەی ئەگەر ئەو ڕوحە پاری پێوە نەنێ کەس هەیە ژنێک بەجێ بێڵێ بە مناڵێکەوە بە خەڵک شێتە بێ کە چاوەڕێ مناڵێک کەش بکە ژنەکەی بەجێ بێڵێ بە گەنجی و لە شوێنێکی وەکو مووسڵ و بە سەرماڵی برادەرێکا و سەرماڵی برادەرێکا و بڕوان نەزانێ مەسیری خۆی چی لێ دێ و ژنەکەی و مناڵەکەی چی لێ دێ کەواتە ئەگەر بۆ حەسانەوە ناچێت بۆچی ئەچێت بۆ منتیقەی ناوچەی بارزان چوو بۆ منتیقەی بارزان بۆ لەوێ دەست بەکار بێ بۆ تەنزیمات و بۆ تەنزیم لە ناو منتیقەی بارزان و بادینانە لە بادینان تەنزیمات بکە هەتا کاتی ئەوەندەی پێ نەچوو ئیتر شۆڕ دەستی پێ کرد شۆڕ چۆن یعنی خۆی عەشایر و مەشایر هەستان بەڵێ لە دەربەنی بازیان بەڵێ ئەوە جاگەر دوای باشە لە ساڵی 62 عەلی عەسکەری ئەبێتە فەرماندەی یەکێک لەو 4 هێزە گەورەی پارتی کە پارتی ئەو کات لە 4 هێز پێکاتوە عەلی عەسکەری ئەبێتە یەکێک لە بەرپرس و فەرماندەی یەکێک لەو هێزانە کە هێزی خەباتە بێ تا ساڵی 64
بەڵام دواتر بە فەرمانی مەلا مستەفا لا ئابرێت و نووری مەلا معروف ئەخرێتە شوێنەکەی. بۆچی عەلی ئەسکەری لە فەرماندەی هێزی خەبات بە فەرمانی مەلا مستەفا لا ئادرێت؟ بەڵام دوای ئەوەی کە پشوویەکمان وەرگرت وەڵامی پرسیارەکە بڕەوە بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان.